گفتوگۆکم لەگەڵ میوانەکە لەسەر پرسی تایبەت بە شارەنووسی ژنانی ئێزدی بۆچی ناوبەناو ڕادەگەێنرێت کە چەند ژنێک ئازاد کران ڕادەگەێنرێت کە ئەم ژنانە لە دەستی داعشدا بوون و دواتر ئازاد کراون لە کاتێکا کە بە شێوەیەکی فەرمی هەر لە 2007 مەڕاگەێنرا لەلایەن ئەو کات کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بوو کە داعش بوونی نەماوە لە عێراق و سووریا تێکشکێنراوە ڕاستە ئێستا لەناو عێراقدا شانۆی نووسیان هەیە بەڵام بە بەردەوامی باز لەوە دەکرێمانی هیچ مەترسیەک نین و بۆچی تا ئێستا نتوانراوە ژنانی ئێزدی بە یەکجاری ڕزگار بکرێن ئەوانی کە لەژێر دەستی داعشدا ماون ئەوانە چارەنووسیان چی بەسەردێ ئەوانی کە ڕزگار کراون چون مامەڵەیەکیان تەندروستیان لەگەڵدا دەکرێت چۆن تێکەڵ بە کۆمەڵگە دەکرێنەوە چۆن کۆمەڵگەیەکی گونجاویان بۆ بنیاد دەمرێتە هەم خێزان دروست بکەنەوە هەم بتوانن تێکەڵ بە کۆمەڵگە بنەوە لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز پەرێز عوسمان کە یاخود پەرێز عومەر کە بەڕێزیان چالاکوانی مافی ژنانن لە هەولێرە و میوانن گفتوگوێم بابەتە لەگەڵەوەدا دەکەم پەرێز خان زۆر سپاس بۆ ئامادەبوونت چارەنووسی ژنانی ئێزدی دەستی داعش بۆشی تا ئێستا بەنادیاری ماوەتەوە ئەم کاتتان باش ئەم کاتەی ئێوە بینەرانی بەڕێز و هەموو ئەوانە باش کە گرنگی بم بابەتە گرنگە دەدەن من سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەو قسانەدا دەمێنم کە ڕۆژێک لە ڕۆژان کراونەتە کۆیلە بە دەستی تیرۆریستانی داعشەوە خانم گیان من لە سەرەتایی ئەم کارە ساتەوە هاواری ئەوە دەکەم کە دەبێ حکوومەت خاوەندارەتی ئەم کەیسە بکات دەبێ حکوومەتی عێراق ئینجا حکوومەتی هەرێمی کوردستان یەکبێکی ئەم ژنانە بە کچی خۆی بزانێ بە کەسوکاری خۆی بزانێ بەداخەوە ئێمە ڕوبەڕووی یعنی ئەوەی کە لە تاوانەکانی داعش سەختترە بۆ ئێمەی ژن بۆ ئەوانەی کە گرنگی بم بابەتە دەدەن بەڕاستی سەختتر لێت کارەساتی بەسەریان هات ئەم دیتنی ئەم خەمساردیە لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەداخەوە کە نەتوانراوە هەتا ئێستا ئەم کچانە ئازاد بکرێن لە کاتێکدا 9 ساڵ بەسەر ڕفاندنیاندا تێپەڕیوە سپاس دەکەم و داوای لێبوردنەکەم کە قسەکانت پێڕا دەگرم بەڵام کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەیە لا بەردەم دادگای سلێمانی پارێزەرانی کەیسێکی ژنێکن کە پێشتر سووتێنرا بوو یاخود سوتا بوو ئێستا بڕیارەکە دەخوێنەوە کۆنفرانسەکە ئاگوازینەوە ئێمە هونەر ڕەشید حەسەن کە تۆمەتبار بوو بە کوشتنی هاوسەرەکەی شنیار هونەر ڕەفیق بە سووتاندنی وە کوشتنی دوایەوەی کە تاوانەکە ئەنجام دراوە ڕێکارەکانی لێکۆڵینەوە دەستی پێکرد دوایەوەی محکەمەی لێکۆڵینەوەی سلێمانی هەشت ڕێکارەکانی لێکۆڵینەوەی تەواو کرد کە بریتی بوون لە وەرگرتنی ئیفادەی مەجنا عەلەیی خوا لێ خۆش بوو شنیار هونەر و ئیفادەی تۆمەتباران کە بریتین لە 2 تۆمەتبار یەکێکیان هاوسەری ژنەکەیە کە کاتە شنیار هونەر و یەکێکیان ئافرەتێکی بەڕەگەز عەرەبە بە تۆمەتی هاندانی کوشتنی پیاوەکە دەستگیر کرابوو دوایەوەی کە دەستگیر کران و ڕێکالەکانی لێکۆڵینەوە دەستی پێکرد و بەردەوامی هەبوو و ئیشوکاری محکەمەی تحقیق تەواو بوو دۆسیەکە هەواڵە کرا بۆ دادگای تاوانەکانی سلێمانی 2 دوای چەندین دانیشتن ئەمڕۆ دادگای تاوانەکانی سلێمانی 2 بڕیاریدا بە سەپاندنی سزای سجنی موئەبەت هەتایی بەسەر تۆمەتبار هونەر ڕەشید حەسەن کە دەکاتە هاوسەری خوا لێ خۆشبوو شنیار هونەر و بڕیاریدا بە ئیفراجکردن واتە ئازادکردنی تۆمەتبار ئەنوار کە بە تۆمەتی هاندان بە کوشتنی شنیار هونەر لە دۆسیەکەدا تۆمەتبار کرابوو. نەخێر ئەمڕۆ کۆتایی بە دادگاییکردنیان هێنرا وەکو باسمان کرد و ئاشکرامان کرد سجنی هەتایی سەپێنرا بەسەر هاوسەری خوا لێ خۆشبوو شنیار هونەر و بڕیاری ئیفراجکردن ئازادکردنی تۆمەتبار ئەنوار کە ئافرەتێکی بەڕەگەز عەرەبە دەرکرا ئەمڕۆ لە دادگای سلێمانی. بەڵێ ئێمە بڕیارەکە تەمیز دەکەین و پێمان وایە کە دەبوو سزاکە تونتر بێ و ئێمە چاوەڕوانی سەپاندنی سزای لە سێدارەدان بووین بەسەر
تۆمەتبار هونەردا لەبەرەوەی کە بە پاڵپشت بە ئەحکامەکانی مادە 406 یەک جیم تۆمەتبار سزا دراوە و پێمان وایە سووتاندن دەچێتە چوارچێوەی کوشتن بە شێوەیەکی وەحشیانە و ئەمەش دەبێ سزاکەی سزای لە سێدارەدان بێ بەڵێ ئێمە بڕیاری دادگا تەمیز دەکەین و قۆناغی دووەمی داواکە بریتە لە دادگای تەمیز. بەڵێ ئێمە بڕیارەکە تەمیز دەکەین بە نیسبەتی هەردوو تۆمەتبارەکەەوە بە نیسبەتی هاوسەرەکەی کە بڕیاری سزای ینی سجنی هەتاهتایی بۆ دەرچووە و بە نیسبەتی تۆمەتبارەکەی تریشەوە کە ئیفراج کراوە چونکە پێمان وایە هۆکاری ئەنجامدانی ئەم تاوانە کوشندە و قێزەو نەبوو. نەخێر تەنها دوو تۆمەتبار لەم دۆسیەیە هەبووە لە مەرحەلەی لێکۆڵینەوە تاکو مەرحەلەی دادگاییکردن و ئەم ڕۆژکە بڕیاری کۆتایی لە دادگاکەیە دەرچووە. ئەوەی بینیتان کۆنفرانسی ڕۆژنامەوانی پارێزەری کەیسی سووتانی شنیار ئەنوەرە ئەو ژنەی کە ئەو کات کە سووتا تۆمەتەکان و پەنجەی تۆمەت بۆ هاوسەرەکەی درێژکرا ئەمڕۆ هەر لەلایەن دادگاوە ئەم تۆمەتە بەسەری تا پشتڕاست کرایەوە هەم هاوسەرەکەی هەم کەسێکی دیکەش کە لە نێو کەیسەکەدا هەیە و ژنێکی کێ بۆی کە پاڵنەر و هۆکار بۆ ڕوودانی ئەو ڕووداوە کەیسەکە لەلایەن دادگاوە یەکلای کراوە دەگەڕێمەوە سەر بابەت و تەورەکە پرسی ژنانی ئێزدی پەرێزخانداوی لێبوردن دەکەم کە قسەکانم پێ بڕیت پێم خۆشە هەر لێەوە دەست پێ بکەینەوە کە ژنانی ئێزدی هێشتا چارەنووسیان بە نادیاری و ناڕوونی ماوەتەوە هەموو کوڕێکخراوەکان وەک چالاگوانان وەکو حکوومەت لەسەر ئاسی باڵا گەرباسی لێوە بکەین چی کراوە بۆ پرسی ژنان ئێوە لێ رازین بۆ ژنانی ئێزدی ئەوەی کە کراوە تا ئێستا؟ دەستان خۆش بێت هەر ئەمەی کە ئێستاش لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەدا دیتمان جێگای دڵخۆشی نییە کە تاوانبارێک ئفراز کراوە بەڵام بەنسبەت کەیسی کچانی ئێزدی وەک باسم کرد لە سەرەتای بەرنامەکە کەم تەرخەمیەکی زۆر هەیە لەلایەن حکوومەتی عێراقی ئینجا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمە دەڵێن حکوومەتی عێراقی چونکە هەتا ئێستا ئەم ناوچانە ناوچەی ناکۆچی لەسەرن و دەبێت حکوومەتی عێراقی و لەبەر هەموو ئەرکانەی کە لەسەرەتی وەکو حکوومەت دەبێت جددیتر بێت و کار بە یاسای ناجیات ئێزدیات بکە کە لە یاساکەدا زۆر بەوردی کۆمەڵێک وەزارەتی مولزەم کردووە بەوەی کە ئیش لەسەر دۆزینەوە و ڕزگارکردنی کچانی ئێزیدی بکەن تەنانەت وەزارەتی دەرەوە وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری و کۆمەڵێک دامەزراوەی دیکە کە پێویستە کار لەسەر دۆزینەوە و ئازادکردنیان بکەن بۆ هەمومان جێگای پرسیارە ڕێکخراوێکی تیرۆریستی کە هیچ بستە جۆرافیایەکی لە عێراق و سووریاش لەدەست نەماوە چۆن هەتا ئێستا هەزاران ئێزیدی و هەزاران کچی ئێزیدی کۆیلەر لە ژێردەستی و کەس نایاندۆزێتەوە لە کوێن ئەبێ ئەمە پرسیارێکی زۆر سادەیە کە دەبێت حکوومەتی عێراقی بە ئەرکی خۆی هەڵسێت کە بەداخەوە لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا پێی هەڵنەساوە یەکی ئەم کچانە بدۆزێتەوە و چارەنووسیان دیاری بکات و بیان هێنێتەوە ژیانێکی شایستەیان بۆ دابین بکات. باش پەرێزخان باس لە حکوومەتی عێراقی کرد حکوومەتی هەرێم لە نێو دۆزینەوە و گەڕان بە دوای چارەنووسی ئەم ژن و کچە ئێزدیانەدا ڕۆڵی چی دەبێت ئەوەی کە تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە کراوە تا چەند توانیوێتی بێتە خاڵێکی مقنیع و یەکلاکەرەوە هەم بۆ خەڵکی ئێزیەکان کەیسێکی لەم شکلە گەورە کەیسێکی بەم قەبارە گەورەیە لەو دنیای ئێستادا هەرچی بۆی بکرێکەمە ئەوانەشی کە ئازاد کراون بەشێکی زۆریان بەڕاستی لەلایەن نووسینگەی ئەو کاتی سەرۆکی حکوومەت و ئێستای سەرۆکی هەرێم کە نووسینگەیەکی تایبەت کراوە بۆ ڕزگارکردنیان ئەوان ڕۆلی خۆیان بینیەوە هەرچەندە من تێبینی زۆرم هەیە لەسەر شێوازەکانی دۆزینەوەیان و من پێم وایە کە دەبێت بە شێوازی دیکە و بە جدیەتی تر ئەم کارە ئەنجام بدرێت بەڵام ئەوان تا حدێکی باش کۆمەڵێک کچیان توانیوە ئازاد بکەن و زۆرینەی کچەکانیش کە سوکاری قوربانیەکان
لە دوایان دەگەڕێن و دەیانکردنەوە بە پارەیەکی زۆر و بە واتە هەوڵی خەڵکی شنگال و خانوادی کچەکانە دواتر دەدۆزرێنەوە. بەڵێ زۆرترین هەوڵەکە هەوڵی ئەوانە ئینجاوە گوتم ئەو نووسنگێش تا حدێک کاری کردووە بەڵام ئەرکە گەورەکە لەسەر حکوومەتی عێراقا کە زۆر جێگلەیە و زۆر جێگلەی نوێنەرانی کوردە لە بەغدا هەر یعنی ئەوە بووە 3 دەورەی پەرلەمان کە ئەم کارە ساتە بەردەوامە بەداخەوە لە دەورەی ڕابردوو بەڵێ یاسای ناجیات دەرچوو و زۆر کاتیان نەبوو بەڵام ئەرکی نوێنەرانی ئێستای پەرلەمانی عێراق و هەموو مەسئولینی کوردە لە عێراق کە کاری جدی بوو باشە بەڵام دەنگۆی هەیە کە بڕیارێک بۆ هەموارکردنەوەی ئەم یاسای ڕزگار بووان. بەڵێ ئەم یاسایە لەلایەن بەپێی زانیاریەکانی من لەلایەن سونەکانەوە پێشنیار کراوە کە هەر ژنێک کە لە سنووری داعەژیاوە ئەم یاسای بیگرێتەوە کە ئەمە داوایەکی زۆر ناڕەوای نامەنتقیە کە تۆ هەر ژنێک لەوە من نازانم یعنی ئەوانەی کە معزز مکەڕەم لە ماڵی خۆیان ژیاون لە سنووری داعش بۆچی ئەم یاسا بیانگرێتەوە ئەگەر ئامانجەکە ڕاگرتن و هەڵوەشانەوەی یاسای ناجیاتی ئێزیات نەبێت. بۆیە دەڵێم دەبێت پەرلەمانتارەکانی ئێمە کوردەکانی کە نوێنەرانی ئێمن لە بەغدا بە ئەرچی خۆیان هەڵسن هەم لە جێبەجێکردنی یاساکە کە هەتا ئێستا زۆر کەم تەرخەمی و زۆر کەم و کورتی هەیە لە جێبەجێکردنی یاساکە هەم لە پاراستن و مانەوەی یاساکە هەم لە باشکردن و ئەگەر تعدیلێک بکرێت دەبێت بۆ چارەسەرکردنی کەم و کورتیەکانی ئەم یاسا بێت نەک بۆ نامەنتقیکردنی کە حکوومەت نەتوانێت جێبەجێ بکە. بۆیە ڕووم لە ئەندامی پەرلەمانەکان و ڕووم لەو نوێنەرانەی حتى سەرۆکایەتی کۆمار و ئەو وەزیر و ئەو هەموو پلە تایبەتانەی کە لە بەغدان بە ئەرکی ئینسانی خۆیان هەڵسن جگە لە بابەتە سیاسیەکانی بینی عێراق و هەرێمی کوردستان ئێمە بابەتی ئینسانی زۆر گەورەمان هەیە کە بەداخەوە هەمیشە پلە دووش لە کارەکانیان یە پلە 4 و پلە 5 کار و ئەهەمیەتەکانیان هیوادارم بە ئەرچی خۆیان هەڵسن لەم بوارەدا. پەرێزخان جناب بدووکو چالاکوانێکی بواری ژنان لە نزیکی شەڕەنگە زیاتر ئاگاداری و هەبێت لە ڕۆژی ژنانی ئێزدی ئەم ژنانە کە دەگەڕێنەوە دواتر چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت کە دەگەڕێنەوە چۆن باسی کیسەکانیان دەکەن لە لای داعش حکومت تاچن و ڕێکخراوەکانی دیکە تەنانەت لایانی تەندروستیش لێپرسینەوە و لێپێچینەوە بە دوواداشون بۆ ئەم کێشانە هێوی خان یعنی هێوی خان نابەرپرسیارەتێکی زۆر غەریب لە کەیسی کچانی ئێزیدی هەیە. کچانی ئێزیدی ئێمە یەک بەیەکی کۆمەڵگا کەم تەرخەمیر بۆ نمونە ئەگەر مەسەلەن سینەماکارانی هۆلیود لە کوردستان بژیابانە و لە نزیکەوە بە نزیکی دەستیان بگەیشت باە بەم کەیسە پێم وایە دەیان و سەدان فیلمی سینەمایی زۆر گەورەی جیهانی لەسەر ئەم کەیسە دروست دەکرا بەداخەوە ئێمە تەنانەت وەزارەتی ڕۆشنبیری و دامەزراوە ڕۆشنبیریەکان و دامەزراوە سینەمایەکان و ڕاگەیانەکان بەشێکی زۆری کەم تەرخەمی و نابەرپرسیارەتێکیان بەدەست دەکەێت. من لە چەند ساڵی ڕابردوودا بە تایبەت من لە دووەم ڕۆژی ڕوودانی کارەساتە کۆلنا ئەو کەیسم هەتا ئێستا بۆ ماوەی 6 ساڵ ئێمە کارمان لەسەرەوە کرد کە بتوانین ئەم یاسایە دەرکەین کە ئێستا شەڕی جێبەجێکردن و پاراستنی دەکەین. جگە لە بەڕاستیەکەی من بۆ خۆم جگە لە چەند دامەزراوەیەکی بچوو یعنی دامەزراوەیەکی بە ژمارە کەمی کوردستان نەبێ نەمدیوە ڕاگەیانەکانی تر ئیشی جدی لەسەر بکەن لەوانش بە خۆشحالیەوە کە کەناڵی کورتسات و جەنابت و گەلی کوردستانیش ناوە ئەم کەیسە بەبیردێنەوە ئەوەی دی ڕاگەیانێکی زۆر کەم تەرخەمە لەم بوارەدا سینەماکار زۆر کەم تەرخەمە ڕۆشنبیر زۆر کەم تەرخەمە ڕۆمان نووس یعنی هەموو بوارەکان اینجا حکوومەت اینجا مەلاکان ئێمە ئەو دیاردەی کە لە چەند هەفتەی ڕابردوو بینیمان بوختانی سووتاندنی مزگەفتێک کە ئەسڵ و ئەساسی نەبوو مزگەوت سووتێنرابێت چی هێرشێکی ناڕەوا جارێکی دیکە لەلایەن کۆمەڵێک خەڵکی توندرەوە کرایە سەر ئێزیدیەکان ئەرکی حکوومەتە ئەرکی حیزبەکانە کە کاری جدی بکەن بۆ پاراستنی ئەم پێک هاتە سەرچیەی ناوچەکە و کوردستان بۆ جێڕانەوەی بەشێکی کەمی مافەکانیان بۆ پاراستن و جێڕانەوەی کەرامەتی تاکی ژنی کورد کە لەلایەن ئێزیدیەکان تەمسیلی دەکەن ئێستا لە سەر تا سەری دنیا. کێشەی ژنانی ئەم ناوچەیە
ڕەنگە هەر ئەم کارە سات و تراژیدیانە بێت کە بەسەر شنگال هاتووە. ئەگەر هەر لە شنگال لەسەر شنگال بوو سم دوجار بە حکمەوەی کە شنگالیش لە ناوناوچەیەکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و لە عێراق و لە هەرێمی کوردستاندا ڕەنگە جۆرێک لە ئایدۆلۆژیای پیاوسالاری هەردوجار زاڵ بێت بەسەر و ژنانەدا کە دەگەڕێنەوە ئەم ژنانە ڕزگار دەکرێن دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان لەلایەن پیاوانی ناوچەکەەوە چۆن تەماشا دەکرێن چون مامەڵیان لەگەڵدا دەکرێت دووبارە ڕوبەڕووی تونند و تیژی نابنەوە ژنانە. ئێمە ئێستا کێشەیەکی گەورەی ئەو کچانەمان هەیە ئەوش ئەوانن کە منداڵیان هەیە لە کۆتاییدا ئەمانە دایکن بەشێکیان دەست لە بینی هەڵبژاردننی منداڵەکان و گەڕانەوە بۆ ناو کۆمەلگا تووشی حاڵەتێکی ناخۆش بوونە بەڵام جێگای ڕێزە جێگای دەستخۆشیە کە کۆمەلگای ئێزیدی ڕێزێکی زۆری لەم کچانەنا جارێکی دیکە گرتنیەوە ئامێزی خۆی بەرگری لێکردن تا ئێستا دەیان پارێزێت ئەوان ئەوەی لەسەریان بووە بەرپرسیارەتی خۆیان هەڵگرتووە. من لە چەند ساڵی ڕابردوو هەوڵی جدیم داوە کە ئەرکی مەلایانی موسڵمانە کە ئەرکی ئەوە حیزبە سیاسیانەی بەناو حیزبی ئیسلامین کە ئەو دامەزراوە ئاینیانەی وەک وەقفی سونە و هەموو ئەو شوێنانەی کە فتوا دەدەن کە بێن بە ئەرکی خۆیان هەڵسن کار بکەن بۆ دەرکردنی فتوا و یاسایەک بۆ چارەسەرکردنی کێشەی منداڵانی زادەی داعش بەڵام بەداخەوە ئەوانەی کە دیعای موسڵمان بوونی خۆیان و پیاوی ئاینین بە ئەرچی خۆیان هەڵناستن چونکە بەرژەوەندی خۆیان پێیان وایە کەسێک ڕەنگە لەیان تووڕە بێت لەوانەیە لە سەرەتای هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکە لەگەڵ کۆمەلگا تووشی لێکدانەوەی غەڵەت ببن بۆیە خۆیان لەم کەیسە نادەن کە ئەمە ئەرچی ئێزیدیەکان نییە ئەرچی دەوڵەتی عێراق و یاسا دانەران و پیاوانی ئاینیە کە پێکەوە دابنیشن چارەسەرێکی ئینسانی واقعی بۆ کەیسی منداڵانی زادەی داعش بکەنەوە لەلایەکی دیکە ئێمەوە 9 ساڵی بەسەرداچوو تەنها نزیکەی 300 منداڵی ئێزیدی بێکە سوکارمایەوە بەڵام بەداخەوە لەوێش نەحکوومەتی هەرێمی کوردستان نەحکوومەتی عێراق خاوەندارەتی ئەو منداڵانەی نەکرد بەشێک لەو منداڵانە ئێستا 18 ساڵیان تەواو کردووە بەڵام بەشێکی دیکەیان هەتا ئێستا لیان لە دامەزراوە ئاینیەکان یا لە لای کە سوکارەکانیان مەسەلەن خانەیەکی نێوجوانان کە ئێمە دار لە ئەیتام بەناوبانگن نزیکەی 30 بۆ 40 منداڵی گرتوتە خۆ ئەوەی دیکە هەمووی یعنی پەرتەوازەیە حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکاتی کۆمار کە من لە دەورەی پێش و زۆر هەوڵمدا کە خاوەندارەتی ئەو منداڵانە بکەن بەداخەوە نەکرا باوەڕ بکە هێوی خان یعنی ئەگەر لەو کەیسە بکۆڵی و ڕاستە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر کێشەی ژنمان هەیە لە کوردستانیش کێشەی ژنمان هەیە و لە عێراق زیاتر و لە ناوچەکە بەڵام ئەوەی کە بەرامبەر ئێزیدیەکان دەکرێت ئەوەی ئەو کەم تەرخەمیەی لەلایەن دەسەڵاتدارانی عێراقی و هەرێمی کوردستان دەکرێت بەرامبەر بە کەیسی ئێزیدیەکان هیچی کەمتر نییە لەو تاوانانەی کە داعش بەرامبەر ژنانی ئێزیدی کردی لەناو شنگال یان لە نێو ژنانی شنگالیدا کەسایەتێک هەیە کە زۆر چالاکە دەبیندرێت لە نێو سۆشیال میدیا لە نێو میدیا لە نێو سەرکردو و ڕێکخراوە جیهانیەکانیش نادیە مراد هەر دوێنێ ڕایگەیاند کە شەژنی ئێزدی ڕزگار کراوی دەستی داعش گەڕێنراونەتەوە لای کەس و کارەکانیان ئەمێ بزانم ئێوە وەکو ڕێکخراوەکانی ژنان وەکو ژنانی شنگالی چۆن کۆنتاکت و پەیوەندیەکانتان لەگەڵ نادیا مراد چییە یان ئەو ڕۆڵی چییە بۆ زیاتر جوڵاندنی ئەم کەیسە چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی نێودەوڵەتی و ڕێکخراوە جیهانیانی کە ئەو ڕاستەوخۆ کۆنتاکتی لەگەڵیا هەیە یەکێک لەو کەسانەی زۆرترین خزمەتی ئەم کەیسەی کرد لە سلکی دیبلۆماسی و لە ئاستی نێودەوڵەتی نادیە مراد و بۆیە جێگای دەستخۆشیە بەڵام ئەو ناتوانێت هەموو شتەکان بکە و هەموو شتەکانیش بە ئەو ناکرێت ئەو کاتی خۆی لە دەرکردنی یاسای ناجیاتیش من بۆ خۆم زیارەتی کرد و پێم وت کە پشتیوانی ئەم یاسایە بکە و توانیوێتی ئەو لە ئاستی دیبلۆماسی ڕۆڵ ببینێ بەڵام لەسەر ئەرزی واقع ئەرکی حکوومەتانی عێراق و هەرێمی کوردستانان ڕۆڵ ببینن ئەرکی ڕۆشن بیرانمانن ئەرکی ڕاگەیاندنەکانمانن ئێمە نزیکەی ئێمە 9 ساڵە کچانی ئێمە کڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت ئەزانی زۆر قورسە
بەڵێ نادیا بەداخەوە نازانم یعنی چاوەڕێی چی دەکرێت نازانم مەسەرەن حکوومەتی عراق نوێنەرانی سیاسی ئێمە لە عێراق لە ئاستی جیهان نازانم دەبێت چاوەڕێی چی بکەن ینی چکە ئێستا جۆغرافیایەک نەماوە پێی بگوترێت جۆغرافیای داعش بۆ دەبێت ئێمە بە هەزاران کچ و ئینسانی کورد ئینسانی ئێزیدی بێسەر و شوێن بێت و نەبوو بێتە یعنی ڕۆژەوی ئەم کەسایەتی سیاسیانە چاوەڕێی چی دەکرێت دیارە کەیسی ژنانی ئێزدی و پرسی شنگالێکی کێ لەو تراژیدیانەی کە بەسەر کوردستان کە بەسەر ئێزیەکانیشی لێ بە دەرنەبوون نادیەخان یاخود ببوورە پەرێزخان من زۆر سپاس دەکەم کە لە کورسات و لا بەرنامەکەمان ئامادەی بووی ماندوو نەبی یعنی هەر لە ڕێگەی بەرنامەکانەوە کە ئەم پرسانە زیندوو بکرێنەوە کە ئەمە کەیسێک هەیە پرسی شنگال و ژنانی شنگال و ئێزدی هێشتا ماوە لە ڕێگەی بەرنامەکان و کەناڵەکانی میدیاییەوە زوو بدرێتەوە بتوی لایەنە پەیوەندیدارەکان و خەڵکیشدا بەڵێکی ڕاگەاندنەکە نێڵن لەبیر بچێت ئەو بەکەیسە بەڵێ بگوانیمە لە ئاستی خۆمانەوە هۆڵەمان داوە پەرێزخان و زۆر سپاسی ئامادەبوونی جنابی شتەکەم شایدی ئەوە دەدەم ماندوو نەبی پەرێزخان دووبارە سپاس بۆ پەرێز عومەر دەستی ئەو خۆش بێت لا هەولێرە و میوان مابووی ماندوو نەبی